باشی چاو الحمد لله ممنون. ناوی بەڕێزە غازي کاک غازی چۆنە بەم جلە کوردی جوانانەوە هاتی بۆ فامیلی والله قلتم دايم اوهما دایم ئەو های بله الى لە ليش جلی کوردی زۆر بله دەی لە شت أره ساق والله بێ ممنون. هەر خۆت هاتوویتە فامیلی اري والله من دارشم جات انا بس شو دكانك چوونە دوکانێک شتەکڕن اري والله زۆر الحمد چاکە بە لله. خۆشی بێ ممنون بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە والله روجانا ايش نجارت كم ئیشی نەجارێتی ئیشەکەدان ئاسانیان قورسە باشا والله الحمد بازار لله باشە باشا الحمد خەڵک شت لله دروستەکە شكر بخوا زور باشا لەخوا الحمد لله بەسییا بێ لە شتان ساق بێ لەگەڵ کورسیار و وەڵامە چۆنی والله باشني ما باشنی ناوە. هەینا هاوکاری دەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ئەوجی لە کوردی جوانانە و لەبەر کردووە و بله پۆست کردووە هاتی بۆ فامیلی وەڵ چۆنە بێ بێ خەڵات بڕۆیتەوە والله برمتش باشا الحمد لله باشە پرسیارێکە لێ یەکەم گەورەترین شار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە کام شارەیە گەورەترین شار لە قورئانی پیرۆزدا ناوی هاتبێت شارێکە والله كما كي مدينه بنظام ئاسانکاریت بۆکەم ئەرم بابل مەکە مكه بیگۆڕە وەڵامێکی ترم بەرەوە مەکە نییە والله ئارم مەکە مەدینە مەکەت پێوتم وتم بیگۆڕە بله شارێکی ترم پێ بڵە والله ساينم بس لسوايا بەس ئەوەیە پێم وتی بیگۆڕە شتێکی ترمان پێ بڵێ ايه برمتش يا سێ الخضران اختیارە ئارم شاری ئارم بله بابل مەکە وتم مەکە بگۆڕە یەکێکی ترم پێ ئارەم. بڵێ ئارم بله تاکیدی والله اما خم اويديو بس اتو دري درته نظام زۆر چاکە دەستخۆش وەڵامەکە ممنون. سانی بوویتە خاوەن خەڵات ممنون سپاس فەرموو ئەو ممنون. خەڵاتی ئێمە بۆ بەڕێزێ دەستت بۆ هیوای خۆش. سوودی لێ ببین ممنونم شتێکی خۆشمان بۆ بەس ناکەی شبرم بەسەر هاتێکی خۆش هذا كارو قاسي بيتكن لە شتان ساق بێ أري والله سپاس الحمد. بۆ بەشداریت ممنون لەش ساق سپاس بێ ممنون خواحافیز دەبێ و خوا ممنون لەگەڵ. دست